لا شاری کۆیە ڕۆژانە ژیانی هاوڵاتیان بەرەو ئاسایی بوونەوە دەچێت و بەشێک لە پیشەوەر و دوکانداری بازاڕەکان لە ژێر ڕێنمایی تەندروستی و لیژنەکانی قایمقامیەت گەڕاونەتەوە سەرکارەکانیان. لە ژێر ڕێنمایە تەندروستیەکان وەکو خۆتان دەیبینن دوکاندارەکان تەواوی پابەندی ڕێنمایە تەندروستیەکانن. پێم باش بە تۆزێک خەڵکەش پارێزی بکە و هەم حکومەتی سادەی خەڵکەی پەلەوەی خەڵکە زۆری هەژارە و جێنشینە و کرێچیە و ڕاستە شتێکی پیرۆزە کە نەهێنن خەڵکەکەمان میلەتەکەمان تووشی هیچ گرفتەک بی. بەس بەنسبەت معیشەتی خەڵکی عالەم بەڕاستی زۆر بێزار بوو، بێدەرامەتی خاستان شاری کۆیە زۆر بێدەرامەتە، هەموو دەرامەتی کۆیە لەسەر موچەیە، موچەش تاخیر دەوی لە عینی کاتدا لە کاتی خۆی نادرێ. لا لێدوانێکیدا قایمقامی کۆیە ڕێگەیاند لا پێناو بەرژەوەندی و تەندروستی هاوڵاتیان بڕیاری دروست دەدەن. سەلاحیەتیاندا بە قایمقامەکان هەر قایمقامێتە و بەپێی جۆغرافیای خۆی بەپێی بیئەکەی بتوانێت بڕیاری خۆی دەربکات لە چوارچێوەی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و لە چوارچێوەی خۆپارێزەکان. ئێمە هاتینەوە بۆ شەو کۆبوونەوەیشی لیژنەی ئەمنی و لیژنەی باڵای ڕووبەڕووبوونەوەی کۆڕۆنامان ئەنجامدا. لە کۆبوونەوەکە کۆمەڵێ بڕیاری نوێماندا. باهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە 2 مانگ لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ژیانی هاوڵاتیان گەڕایەوە کونجی ماڵەکانیان و تا ئێستاش بەشێک لە چین و توێژەکان بە مەبەستی خۆپارێزی بەردەوامن لە جێبەجێکردنی ڕێنماییە تەندروستیەکان. لا قەزای کۆیەوە کاروان نازم، گەلی کوردستان.